مالەکەین هەروکو دەزانین ئێمە ویسمان وەک ساڵانی ڕابردوو کە دایکمان پێشنگایەتی هەموو مەراسیمەکانی بۆ شەید کەمالە کرد ویسمان بەڕاستیمێکی بۆ شێوازە شایستەی شەید کەمال ینی پێکبێنین بەڵام بە بۆنەی وەسعی کۆرۆنا و بارودۆخی تەندروستیەوە نەمانتوانی هەم لەبەر نەخۆشیەکە هەم لەبەر کە سوکار و خزمان نەمانویست کە لە مەراسیمێکا کۆبینە و خوا نەخواسە نەخۆشیە شتێک لێە دروست بێت و بڵاو بێتەوە لەبەرم هۆکارە بوو ئێمە وەک بنەماڵە دیسان لێرەیە ئەوە ئاڵینەوە ڕێبازەکەی شەید کەمال ئەو ڕێبازەیە کە بۆ نیشتیمان بۆ خاک و لە پێناو هەموو مناڵێکی کووردا یاخود هەموو گەورەیەکی کووردا هەمیشە تێکۆشانی کردووە لێرەش ئەمە ئەنی حەزمانە کرد کە هاوژینی شەید کەمال یاخود دایکمان لێرە ئامادە بێت کە ئەم مەراسیمە جوانتر بکە بەڵام بەداخەوە هەروەکو هەمووان ئەزانن ئەم ساڵەکە ینی ئەویش جێیشتین پێویستە ئێمە ئەوە بزانین کە هەمیشە کامە زۆر قارەمانە هەر پیاوێکی قارەمان ژنێکی قارەمانیش لە پشتیوێتی ئەوەی کە شەید کەمالی گیان بە ئاسە یارمەتی دەرەکەی دایکمان بوو بۆیە لێرە ئێمە هەردووکیان بە بیرێنینەوە ڕێی هەڤاڵی شەهید کەمال کە ڕۆژگارێک سەنگەری خەباتمان پێکەوە بووە دەتوانین نرخاندنێکی کورت بۆ شەهید کەمال بکەین کە تا دوا ڕادە بە خوێنی خۆی ئەوەی ئیسپات کرد کە کوردێکە خاوەن دەردەکەوێ لە دۆزی گەلەکەی و لە هەر کات و ساتێکدا بۆشاییەک لە گەلەکەیدا هەبێ ئەو بە هەموو هێز و توانای خۆیەوە پڕی کردوێتەوە بۆیە ئێمە وەک ڕێی هەڤاڵی شەهید کەمال کە سەردەمانێک هاوخەبات و تێکۆشانمان پێکەوە کردووە شاهیدی ئەوە ئەدەین کە بەڕاستی کوردێکی هەرە تێکۆشەر هەرە بە جەسارەت بووە و دەتوانین بڵین هێز و مۆراڵی بەخشیوە بە تەواوی گەلەکەمان بە تایبەتی لە باشووری کوردستان و ناوچەی پێنجوێل و شارە زور شەهید کەمال لەو خەبات و لەو هێڵە تێکۆشانە بوو کە تەواوی داگیرکەرانی کوردستان و هێڵی خیانەتی هێنابوویە لەرزە لەو چوارچێوەیەدا بوو کەوا هێڵی خیانەت داگیرکەران ئەو پلانە هەرە پیس پلانە هەرە دوورە ئەخلاقیان لەسەری داڕشت بەڵام ئەوەی کە ئاشکرایە ئەمڕۆ دەبینین بە سەدان هەڤاڵی ڕێی خەبات و تێکۆشانی شەهید کەمال ئێستا لەسەر گۆڕی شەهید ئامادەنە دەبێ پرسیار بکەین هۆی چییە هۆکار چییە کە تا ئێستا سەرەڕای سەدان هەزار شەهید کە ئێمە داومانە بەڵام بە سەربەخۆیی بە ژیانێکی ئازاد نەگەیشتوین بەڵام دەبێ ئەوەش بزانین هۆکاری هەرەسەرەکیەکەی مەخابن ئەو کوردەیە کە هێڵی خیانەتی کردووە کە دەستی سوورە بەسەر بە گیانی شەهید کەمال و زۆرینەی هەڤاڵانی ئێمە